نوری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. پێغەمبەری خوا لە ئاست نەزەری ئیلاهیدا. عەبدوڵای کوڕی مەسعود بۆمان دەگێڕێتەوە. ڕۆژێکیان پێغەمبەری خوا پێی وتم قورئانم بۆ بخوێنە. منیش وتم یا ڕەسوول الله، آخر من چۆن قورئان بۆ تۆ بخوێنم لە کاتێکدا قورئان بۆ خۆت دابەزیوە؟ ئەویش فەرمووی پێم خۆشە لە غەیری خۆشمەوە گوێم لێی بێت. ئیتر منیش دەستم کرد بە خوێندنی سوورەتی ئەلنیسا هەر ئەوەندەی گەیشتمە و ئاەتەی کە دەفەرمێت فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا. یەکسەر پێغەمبەری خوا فەرمووی بەسە، ئیدی بەسە، کە سەرم بەرز کردەوە دەبینم وا پێغەمبەری خوا دەگری و بە خوڕەم فرمێسک لە چاوانی دەبارێ. هەنسکی وای دەدا وەخت بوو دڵی لەدلەت ببێ و لەوە زیاتر بەرگە نەگرێت. ئاەتەکە وێنای یەکێک لە دیمەنە سامناکەکانی ڕۆژی دوایی دەکرد و دەیفەرموو اینجا دەبێ حاڵی ئەو خەڵکە چۆن بێ کاتێک لە هەر ئومەتێک شایەتێکمان هێنا و تۆشمان هێنا بە شایەت بەسەر ئەو خەڵکەوە. بیرکردنەوە و تێڕامانی دایشی ئیمانداران حەزرەتی عایشە ڕەزای خوای دەبێ بۆمان دەجێڕێتەوە. شەوێکیان پێغەمبەری خوا پێی وتم ئەی عایشە، ڕێم دەدەی ئەم شەو پەرستشی پەروەردیگارم بکەم؟ منیش عەرزم کرد زۆر پێم خۆشە لەگەڵتدا بم، بەڵام هەر شتێک تۆ پێت خۆش بێت منیش پێم خۆشە. ئەمجا پێغەمبەری خوا هەستا و دەستی کرد بە نوێشکردن. ئەو شەوە تا بەرە بەیانم ئاەتەی خوێند و فرمێسکی ڕشت. إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. بەڕاستی لە دروستکردنی ئاسمانەکان و زەوی و ئاڵ و گۆڕی شەو و ڕۆژدا بەڵگە و نیشانەی زۆر هەن بۆ کەسانی ژیر و هۆشمەند. کاتێک گزنجی بەیان دەرکەوت حەزرەتی بیلال کە بۆ بانگ خوێندن هاتبوو پێی وت یا ڕەسوول الله، بۆ ئەوەندە زۆر لە خۆت دەکەیت؟ خۆخوای گەورە لە گوناهی بەر و دوات خۆش بووە. لە بەرامبەر ئەمەدا پێغەمبەری سەروەرمان صلی الله علیه وسلم پێی فەرموو مەگەر نابێ بەندەیەکی سوپاس گوزار بم بەرامبەر ئەو خوایەی کە ئەو هەموو لوتف و چاکەیی لەگەڵدا کردوم؟ اینجا وەرە بزانە بۆچی فرمێسک لە چاوانیەوە ڕێچکەی بەست بوو. ئەو بە گوێرەی پێوەرەکانی خۆی لەوە دەترسا کە نەتوانێت لەسەر دوالووتکەی سوپاس گوزاری سەنجیم بێت، هەر لەبەر ئەوەش دەگریا. دەپرسین ئایا دەتوانن بیر لەوە بکەنەوە کە زاتێکی وا گوناه ئەنجام بدات یاخود مەیلی بەلای گوناهدا بچێت؟ ئەو پێشەوە نازدارە لە بابەتی ئەنجام نەدانی قەدەغەکراوەکانی خوای گەورە و نەکەوتنە ناو گوناهەوە چەندە هەستیار و تا چ ڕادەیەک وردبین بوو بێ لە بابەتی گوێڕایاڵیکردنی ئەمر و فەرمایشتەکانیشدا تا ئەو ڕادەیە هەستیار و وردبین و دەست لەسەر سنگ بووە. خۆ ئەگەر بە تەنها لەم گۆشەیەوە بڕوانی نەپاکیزەیی و مەعسوومیەتەکەی لەو باوەڕەدان پێویست نەکات بە دوای هیچ بەڵگەیەکی تردا بگەڕین. لە ڕاستیدا لە توانای هیچ کەسێکدا نەبووە بتوانێت بەو جۆرە بژی کە ئەو دەژیا. لە پەرستشە تاکە کەسیەکانیدا لەگەڵ خۆیدا زۆر جددی و لە بەرامبەر نەفسیشەوە زۆر توند بوو. وەک ئەوە وابوو هەموو ژیانی بەپێی عیبادەت بەرنامەڕێژ کرابێت. دەدوت ساتێک نییە عیبادەتی تێدا نەکردبێت. کاتێکیش دەڵێن عیبادەت ئەوە نابێت تەنها لە چوارچەوەی نوێژ و ڕۆژوودا سنوورداری بکەین، چونکە ئەو بە هەر کارێک هەستابایە بە هەستی عیبادەتەوە پێی هەڵدەستا و دەستی بەبەردایە بۆ هەر شتێک گیانێکی پەرستش و بۆ خوابوونی دەکرد بەبەردا. جێخۆیەتی لێرەدا ئاماژە بە شتێک بدەین. ئەوە بوو لە پەسنی ئەو زاتەدا دەستەواژەی زاهیدی زاهیدانمان بەکارهێنا، بەڵام دەبێتەوە لای هەمووان ڕوون بێ کە ئێمە لەبەر ناتوانایی و کورتێنی هەکبەی وشەسازی پەنامان بردە بەر ئەو دەستەواژەیە. دەنا وا پێویست بوو دەستەواژە وشەیەکی تر لە پەسنی زوهدی ئەو سەروەرەدا بەکاربهێنین. چاپکبوونی لە خێردا. ڕۆژێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام تەشریفیان هاتە مزگەوت. ڕاستەوخۆ چوە پێش جەماعەتەوە و نوێژی دابەست. ئەوەندەمان زانی نوێژەکەی بڕی و بە پرتا و بەرەو خانەی بەختەوەری کەوتەڕێ. هێندە سەغڵەت بوو. ئەوەی بیبینایە وای دەزانی ئاگر کەوتوتەوە و ئەمیش دەیەوێت بگاتە فریادی. ئەوەندەی نەبرد گەڕایەوە، بەڵام ئەم جاریان سەغڵەتیەکەی ڕەوی بووەوە.
ئەو جا چووە پێشەوە و پێشنوێژی بۆ کردین. لە پاش تەواوبوونی نوێژ هاوڵان پرسیاری ئەو سەغڵەتی و خرۆشانەیان لێ کرد. ئەویش لە وەڵامدا فەرمووی کەمێک لەمەوە پێشاندێک شتیان بۆ هێنام تا بەسەر هەژاراندا دابەشی بکەم. منیش لە بیرم چوو بیبەخشمەوە. ڕێک لەو کاتەدا کە نوێژەکەم دابەست ئەوەم هاتەوە بیر. جا پێم خۆش نەبوو نوێژ بکەم و لە ماڵەکەمدا شتێکی وا هەبێ، بۆیە چوون بە عایشەم وت بیبەخشێتەوە. بەمە دەوترێت زوهد، بەمە دەوترێت ناسکی، بەمە دەوترێت تەقوا، هەر بەمەش دەوترێت پەیوەندی ئەو بە دنیاوە. چەندین جار دنیا لە پێشچاویدا خۆی نواندووە و ویستوێتی خۆی لا خۆشەویست بکە، بەڵام ئەو هەموو جارێک ڕووی لێوەرجێراوە و بە پشتی دەست داویەتیە دواوە. برسێتی و تێنوێتی چەند ڕۆژە. زۆر جاری وا هەبووە بۆ ماوەی چەندین ڕۆژ پاروێکی نەبردووە بۆ دەمی. بە درێژایی ژیانی جارێک نەبووە تێری خواردبێ، جا بە ئەو تێر خواردنە لە نانەجۆیەکی وشی ڕەقەڵاتوش بێ. چەندین مانگ بەسەریاندا تێدەپەڕی و لە ماڵەکەیدا ئاگرێک نەدەکرایەوە بۆ لێنانی چۆڕێک شۆربە. جارێکیان بە دانیشتنەوە نوێژی سونەتی دەکرد. لە پاش نوێژ ئەبوو هورەیرە ڕەزای خوای لێبێ لێی پرسی ئەی پێغەمبەری خوا، ئایا ناساغی وا بە دانیشتنەوە نوێژ دەکەیت؟ وەڵامی حەزرەت بە جۆرێک بوو دنیای پێبێتە لەرزە. ئەی ئەبوو هورەیرە، چەندین ڕۆژە شتێکم دەست نەکەوتوە بیخۆم، برسێتی هێزی لەبەر بەڕێوم و توانای ئەوم نەماوە بە پێوە ڕابوەستم، لەبەر ئەوە بە دانیشتنەوە نوێژ دەکەم. ئەبوو هورەیرە دەڵێ هەر کە گوێم لەمە بوو خۆم پێ نەگیرا و دەستم کرد بە گریان. پێغەمبەری خۆش لە تاو من ئاگای لە حاڵی خۆی نەما و کەوتە دڵدانەوەم. مەگری ئەبوو هورەیرە، مەگری. برسێتی ئێرە مرۆڤ لە سزای ڕۆژی دوایی ڕزگار دەکات. ئەو سەرکردە و پێشەوایەک بوو، لە نێو خەڵکەکەیدا برسی چەند ڕۆژەی تێدا بوو، بۆیە دەبینی پێوەرەکانی ژیانی خۆی بە گوێرەی گوزەرانی ئەو جۆرە کەسانە ڕێکخستە بوو. لە ڕوانگەی ژیان و گوزەرانی مادیەوە لەگەشت شوێن کەوتوانی هەژارتر بوو، بەویستی خۆشی ئەم جۆرە ژیانی هەڵبژاردە بوو. خۆ ئەگەر بیویستایە ئەوە دەیتوانی ژیانێکی خۆش گوزەرانانە بەسەر بەرێت، ئەمە هەر هیچیشی تێنەدەچوو بۆ ئەو. گەر تەنها ئەو دیاریانەی هەڵبگرتایە بۆ خۆی کە بۆی دەهاتن و نەیبەخشی بایەتەوە، ئەوە سەر و زیادی ئەوە بوو کە لەو ڕۆژگارەدا خۆش گوزەرانترین ژیانی بۆ دەستەبەر بکە، بەڵام ئەو هەرگیز بیری بەلای شتی وادا نەدەچوو. بە هیچ جۆرێکیش نابێ ئەمەوە لێک بدرێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و هاوڵە بەڕێزەکانی دەوری کە پەروەردەی دەستی خۆی بوون پشتیان لە دنیا کردووە و بەجارێ دەستیان لێشتووە. مەسەلەکە بەو شێوەیە نییە کە هەندێک لە زمان شومەکان گرتویانە بەدەمیانەوە دەڵێن پاروەنان و عەبایەک، و لەم ڕێیەشەوە پێوەرێکی تایبەت بە پێغەمبەری خۆیان کردووە بە بابەتی گاڵتە و توانجلێدان. بە پێچوانەوە هەر کەسێک بێوێت دەتوانێت قازانج بکات و دەوڵەمەند ببێ و بەو ئەندازەی خوای گەورە فەرمانی کردووە زەکاتی لێ بدات و لە ڕێی خوادا بیبەخشێت. بەڵێ، هیچ کەس دژی قازانجی لەم جۆرە نییە، بگرە بەدەستێنانی قازانجی حەڵال لەو شتانەیە کە ئیسلام خەڵکی بۆ هەڵناوە. لەگەڵ ئەمەشدا وای پێویست دەکرد کە پێغەمبەری خوا و کۆمەڵە هاوڵانی ڕێزی یەکەمی بازنە نورانیەکەی ڕازگۆیانە و تا دووە هەناسەت دەست بەو بەهاو تێڕوانینەوە بگرن کە چەند نمونەیەکی بەرجەستەییمان لەسەرەوە عەرزکردن. گەرنا مەحاڵ بوو بتوانێت سازگاری ڕۆح و باڵفتەی دەرونی ڕۆژانی سەرەتای بانگەوازی ئەم کۆمەڵە کە ڕۆژ لە دوای ڕۆژ لە گەشە سەندنی زیاتردا بوو دەمێک بوو سنوورەکانی مەککە و مەدینەی تێپەڕاند بوو بپارێزێت. ئەم کۆمەڵەیەک نەبوو جەستە و جیسمانیەت بێت و بەس، بەڵکو لە هەمان کاتدا کۆمەڵەی ڕۆح و دڵ و ئیرادە و ویژدانیش بوو. پێغەمبەری خوا شەڵی دەدا کۆمەڵەکەی لەسەر ئەم پایانە و بەم بزوێنەرانە بە پێوە ڕاگیر بکات. هەر قوربانیدان و خۆبەختکاریەکی لەوان داوا کرد بێت سەرەتا خۆی پێهێستاوە و بە وێنەی گشت بابەتەکانی تر لەم بابەتەشدا بوو بووە سەرمەشق و پێشەنجی شاگردەکانی. فەرموون ئێوە و تابلۆیەک لە کاریگەرترین نمونەکان. کات نیوە شەو بوو، برسێتی تەنجی بە پێغەمبەری خوا هەڵچنی بوو، بە جۆرێک ئیتر خەویش نەدەچوە چاوانی. خواگەر بیتوانیایە کەمێک چاوانی لێک بنێ، ئەوە بە بوو ماوەیەکی کاتیش بێ لەوانە بوو تۆزێک لەو ئازارە سەختەی برسێتی ڕزگاری ببووە. بەڵام وا دیار بوو برسێتی نیازی نەبوو بەرەوکی بەربدات. لە ماڵ هاتە دەر و بەرەو لایەک کەوتەڕێ، پاشکەمێک تارمایەکی بەرچاو کەوت. وا دەرکەوت کەسێک بەرەو ڕووی بێت، سەرنجی خۆی دایە ئەو لایە ناسیەوە. ئەمە ئەو مرۆڤە بوو کە لە هیچ ساتێکی ژیانی لی دوور نەکەوتبووە، چ لە فکردا چ لە بزاوت و جوڵەدا، هەمیشە هەر لە پەنایدا بووە. و ئامێستاکەش بەم نیوەشەوە و لەم گۆشە چۆڵەی مەدینەدا وەک ئەوە وابووادەی ژوانیان هاتبێت. بەڵێ،
ئەو کەسە حەزرەتی ئەبوبەکر بوو ڕەزای خوای لێبێ. پاشەوەی سەروەرمان سەلام لە یاری وەفاداری دەکات، اینجا لێی دەپرسێت: ئەی ئەبوبەکر، ئەوە بەم نیوەشەوە چی لە ماڵهێناوی تێدەرەوە؟ حەزرەتی ئەبوبەکر لە تاو بینینی پێغەمبەری خوا دەردەکەی خۆی هەربیر نەمابوو، جاخۆ ئەو هەمیشە هەروە بوو. ئەی ئەوە نەبوو لە پێناو بەرگریکردن لە نازدارەکەی دڵی ئەوەندە لێدانی خوارد تا ئەوەی لە هۆشخۆی چوو؟ ڕۆژێکی ڕەبەق لەو حاڵەدا مایەوە، هەرکە چاویشی هەڵهێنا یەکەم شتێکە لە زاری دەرچوو ئەم چەند وشەیە بوو. پێغەمبەری خوا چی بەسەر هات؟ لە بەرامبەر ئەمەدا دایکی تووڕە بوو، وتی: وا خەریکە دەمریت کەچی هێشتا دڵت هەر لای ئەوە. ئاخر نەیدەزانی ئەبوبەکر ئەو کاتە دەمرد کە دڵی لای ئەو نەبوایە. لەبەر ئەوەی پێغەمبەری خوا سەرچاوەی ژیانی بوو و ئێستاش جوودایی ئازیزانی ئۆقرەی لێبڕی بوو، هەستێکی نادیار بەرەو ئەوێدا بوویەبەر. ئەوە بوو لە وەڵامی پێغەمبەری خوادا وتی: برسێتی قوربان، لە ماڵەوە شتێکم دەست نەکەوت بیخۆم، خەویشم لێ نەدەکەوت، وان بە باش زانی بێمە دەرەوە. بڕوانن دنیای ئەمیش هەمان دنیایە. ڕاستەوخۆ بە دوای داوتی: باوکو دایکم بە قوربانت بن یا ڕەسوول الله، ئەی تۆ بۆ لە ماڵ هاتوویتە دەر؟ وەڵام هەمان وەڵام بوو. پێغەمبەری خوش هەر لەبەر برسێتی لە ماڵ هات بۆ دەر. ڕێک لەو ساتەدا تارمایەکی تریش بە دەرکەوت. ئەو پیاوە باڵا بەرز و بەوی قارە هەر دیار بوو کە حەزرەتی عومەرە. ئێخۆ هەردەبوو تابلۆکە پڕ ببێتەوە و پارچەکانی جێ خۆیان بگرن. ڕاستە حەزرەتی ئەبوبەکر لە لای ڕاستی ئازیزەوە بوو، بەڵام خۆ هێشتا هاوڕازە هەمیشەیەکەی دەستەچەپی دیار نەبوو. دەدوت بۆ ئەوەی تابلۆکە بە نیوەچڵی نەمێنێتەوە، ئەویش بە هەڵەداوان هاتووە. بەڵێ ئەو کەسە بە شان و شەوکەتەی بەرەولایان دەهات حەزرەتی عومەر بوو، خودا لێی ڕازی بێ. وەختێ چاوی بەم دوو دۆستە خۆشەویستەی کەوت، ئەویش سەری سوورماونەی دەزانی چی ڕوویداوە. سەلامی کرد و وەڵامی درایەوە. اینجا پێغەمبەری خوا هۆکاری هاتنە دەرەوەی حەزرەتی عومەری پرسی، ئەویش هەمان وەڵامی دایەوە. برسێتی ئەی پێغەمبەری خوا، برسێتی لە ماڵی هێناومەتە دەر. لەو کاتەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم هاوڵی بەڕێز ئەبولهەیثەمی هات بەبیردا، ماڵیان هەر لەو نزیکانە بوو. ڕەنگە ڕۆژەکەیشی لە باخەکەیدا چاوی پێیکەوت بێت، هەر هیچ نەبێ هەندێک خورمای پێشکەش دەکردن و ژانی برسێتەکەیان دەڕەویەوە. بۆیە فەرمووی: وەرن با بچین بۆ لای ئەبولهەیثەم. ئەوەندەی نەبرد خۆیان لە بەردەم ماڵی ئەبولهەیثەمدا دیتەوە. ئەبولهەیثەم ڕەزای خوای لێبێ و هاوسەرەکەی نووسە بوون. منداڵێکی بچووکیشیان هەبوو کە تەمەنی 5-6 ساڵانێک دەبوو. سەرەتا حەزرەتی عومەر ڕەزای خوای لێبێ لە دەرگایدا بە دەنگە گوڕ و بەتینەکەی خۆیەوە بانگی کرد: ئەبولهەیثەم! نە ئەبولهەیثەم و نە هاوسەرەکەیشی گوێیان لەم دەنگە نەبوو، بەڵام یەکێکە بوو گوێی لێبێت. ئەو ڕۆڵە وردیلانەیی لە شیرنی خەودا بوو. لەپڕ لە جێگاکەی ڕاپەڕی و بە باوکی وت: بابە هەستە، حەزرەتی عومەر هاتووە. ئەبولهەیثەم خوای لێ ڕازی بێ وای زانی ڕۆڵەکەی خەونی بینیوە، بۆیە پێی وت: بن و ڕۆڵە گیان، بەم نیوەشەوە حەزرەتی عومەر ئیشی چیە بێرە. منداڵەکە بەناچاری چووەوە سەر جێگەکەی. کاتێک بۆیان دەرکەوت دەرگا ناکرێتەوە، ئەم جاریان حەزرەتی ئەبوبەکر بە دەنگە ئارامی بەخشەکەی خۆی بانگی کرد: ئەبولهەیثەم! منداڵەکە دیسانەوە ڕاپەڕی و هاواری کرد: باوکە، حەزرەتی ئەبوبەکر هاتووە. کەچی باوکی دیسان خەواندیەوە، بەڵام دوهەمین دەنگێک بوو تەنانەت مردووانی گۆڕستانیشی هەڵدەستاندەوە. بەڵێ ئەوە دەنگی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسسەلام بوو. هەر کە بانگی کرد: ئەبولهەیثەم! ئیدی منداڵەکە وەک تیرێک لە کەوان دەرچوو بێ، ئاوەها دەرپەڕی. لەلایەک بەرەو دەرگاکە ڕای دەکرد، لەلایەکی تریشەوە بانگی لە باوکی دەکرد و دەیوت: بابەجیان هەستە، پێغەمبەری خوا هاتووە. ئەبولهەیثەم ڕەزای خوا لێبێ نەیدەزانی چی ڕوویداوە. دەم و دەست بەرەو دەرگاکە ڕای کرد، باوەڕی بە چاوەکانی نەدەکرد. ئالەم وەختەی شەودا سوڵتانی سوڵتانان تەشریفیان هێنا بۆ خانەکەی. ڕاستەوخۆ فەرمووی لێکردنە ژوورەوە و گیسکێکی بۆ دان بە زەویدا. ئەمە شەرەفێک بوو کە لەوانەیە مرۆڤ لە ژیانیدا تەنها یەک جار بە نسیبی بێت. خۆشترین ساتەکانی ژیانی بوو. گەر ڕۆحی خۆیشی پێشکەش بکردنایە هێشتا هەرکەم بوو. خورمای هێنا، شیری هێنا، گۆشتی هێنا و خستێ بەردەم ئەم میوانە ئازیزانەی. ئەوانی ژەوەندەیان خوارد کە برسێتەکەیان بشکێنێ. پاشان لێزمە ئەسرینی چاوانی سەروەرمان سەر لە نوێ دەستیان کردەوە بە دابارین. اینجا لەو لێوانەیەوە کە مەوداقۆڵیەکەی تایبەتی دەبەخشیە یەک بە یەکی ڕوودا و پێشاتەکان، ئەم چەند وشەیە هاتنە دەر. سوێن بەخوا سبەی دوا ڕۆژ لەسەر ئەم نیعمەتانە حەق و حسابتان لەگەڵ دەکرێت. لە پاشان ئەم ئاەتەی خوێندەوە: ثم لتسألن يومئذ عن النعيم. پاشان سوێن بەخوا لەو ڕۆژەدا دەربارەی هەموو ناز و نیعمەتەکانی دنیا لێپرسینەوەتان لەگەڵدا دەکرێت. جاییتر ئەمە ئەو بوو
ئەو مرۆڤەنایە بە بێوێنەیەی کە ژیانی لە چوارچێوەی ئەم پێوەرەورد و قوڵانەدا بەسەر دەبێت. هەوڵدانێک بۆ دۆزینەوەی لادان لە ژیانی ئاوەها مرۆڤێکدا یان قین و نەفرینە یان کە لە ڕەقی و نەفامیە. حەزرەتی عومەر ڕەزای خوای لێبێ کە یەکێک بوو لە نزیکترین هاوڵەکانی بەم جۆرە باسیلایانی زوهدی ژیانی ئەو سەروەرەمان بۆ دەکات. سوێن بەخوا جاری وا هەبووە لە بەیانیەوە تا ئێوارە لە برسانداسکی خۆی کوشیوە، کەچی لەگەڵ ئەوەشدا دەنگێک خورمای دەقەلی دەست نەکەوتۆ بیخوات کە خراپترین جۆری خورمایە. لە کاتێکدا داوای لە هەرچێ بکردایە ڕازاوترین و دەوڵەمەندترین سفرەیان دەخستە خزمەتی. جاچ پێویستی بەمە دەکرد. ئەو دیاریانەی بۆی دەهات بەڕادەیەک بوو بەشی ئەوە بکە هەموو ڕۆژێک خۆی و خاو خێزانی خۆشترین ژیان بەسەر بەرن. بەڵام ئەو چی بەهاتایەتە بەردەست دەیبەخشیەوە و هیچی بۆ بەیانی و دووبەیانی نەدەهێشتەوە. کاتێکیش دەیان دەپرسی بۆچی سوود لە ناز و نیعمەتەکانی دنیا وەرناگیت، بەم شێوەیە وەڵامی دەدانەوە. چۆن بیر لە سوود وەرگرتن لە نیعمەتەکانی دنیا بکەمەوە لە کاتێک داوا ئیسرافیل کە ڕەناکەی بەدەستەوەیە و چاوەڕێی فەرمانی پەروەردگاریەتی. جاییتر کەسێک کە لە ناو بارودۆخێکی وەهادا بێ چۆن دەکرێت هەروە و بێ هیچ پێوانە و کێشانەیەک سوود لە نیعمەتەکانی دنیا وەربگرێت.